سڵاوتان لێبێت مانگی ڕەمەزان بەرەو کۆتایی دەچێت. ئەم شەوی 27 ڕەمەزانە زۆربەی زاناکانیانی ئیسلام وای بۆ دەچن کە شەوی 27 ڕەمەزان شەوی لەیلەتول قەدرە، بۆیە ئێستا لە زۆربەی مزگەوتەکانی شاری هەولێر و شارەکانی دیکە موسڵمانان ڕوو لە مزگەوتەکان دەکەن و ئەم شەوە یاد دەکەنەوە و دوعا دەکەن، نوێژ دەکەن، نزا دەکەن، قورئان دەخوێنن. من کۆڤان ئەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. بەرنامەی پاشیف لە دوو تەوەر پێکاتوە. تەوەر یەکەمیان تەوەرێکی ئاینیە، مامۆستایەکی ئاینی لەگەڵمان دەبێت باس لە نزا یاخود دوعاکردن لە شەوی لەیلەتول قەدر دەکەین. لە تەوەری دومیشدا دکتۆرێکمان لەگەڵ دەبێ باس لە ئاو گرنگی ئاو وەروە نەخۆشی گورچیلە دەکەین. بەڵام بەر لەوەی دەست بە تەوەری یەکەم بکەین، پاکێجێکمان ئامادەیە لە شاری جەزائیر. خەڵک لە کاتی فتاردا دەچیت لەسەر جادە و شەقامەکاندا فتار دەکاتەوە. شارەوانی ئەو شارە لەگەڵ چەند خێرخوازێک ساڵانە بەم کارە هەڵدەستن، ئەم سفرە و خوانە ڕێک دێخن بۆ مسلمانان. ئەوان دەڵێن ئامانجی ئێمە ئەوەیە کە مسلمانان کۆ بکەینەوە، مسلمانان یەکدەنگ بن. بابێکەوە بینەریان پاکێجە بین. لە ناوەندا باژێڕێ جەزائیرێ ڕۆژیدار دمەها ڕەمەزانێ دە بەربانگا خوەلسەرجادەیان دشکینن. ئەو جادەیادی دۆش مورادە و ددەما بەربانگی دە ڕێ لە هەمبەر بزاڤا ئۆتۆمبیلان تێقوتکردن و خوابەخشێ نوێ مێهڤانداریە ژی مژیلی ئامادەکاریên پێشکەشکردنا بەربانگینە بە ڕۆژیداران ڕە. حەکیم بەتاش سەرۆکێ جڤاتا شارەداریە پایتەختا جەزائیرێ کو دوێ پرۆژەکتێ دە بەشدارە هێوی دکە ئەو پێشدەستی ببە هێوێنێ یەکدەنگیا خەلکێ وڵاتێوی. الهدف كما قال الشاعر تحلى الماء. ئەو پرۆژەیە لەژێ دروشمی دیداری خۆش بەڕێوە دەبرێت. ئەویش دەستپێشخەریەکی هەرەوەزی ویلایەتیە لە مانگی ڕەمەزاندا. سوپاس بخوا خەڵکی جەزائیر لێرە کۆبوونەتەوە و هیوادارین بەم شێوەیە بەردەوام بێت. بدرێژاهیا جادەیە هەژمارەکە مەزەنیا ڕۆژیدارانش بۆ ڤەکردنا بەربانگا خوەلسەر سفرەیەکە بەتام جڤیانە و لە بەندا وەرگرتنا خواردنێنە کو ji hin corên xwarin û şîrnahiyan pêk hatîne û tîma xwebexşanjî mijîlî karê xwe ne. Di nava mêvanan dest têrkeke Tapapêya Cezayirê tê dîtin ew jî Fewzî Xenî me ku di berê de Diyaneya Nabolî de li Îtalya û Helbijardeya Cezayirê de dilîst û behsa projekta berbangî dike. پێیان ڕاگەیاندم پێویستە من لە ناوەڕاستی شار بەربانگ بکەمەوە، بەڵام پێشبینی بوونی مێزەکانی نان خواردن لەسەر جادەم نەدەکرد. ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێشە. زۆر خۆشحاڵم بە بوونی خۆم لێرە، چونکە مانگی ڕەمەزان مانگی بەشداریکردن و مانگی خوددایە. هەروەها خواردنی بەربانگ لەگەڵ ئەو هەموو خەڵکە بەڕاستی جێگای خۆشحاڵیەکی گەورەیە. بەشداربوویên wê projektê cidahiya xwarina berbangî di navbera seqaya mal û mêhvandariya hevdîtina xweş nave şêrin û dibêjin. Me malên xweş bo beşdarîkirinê duê mêhvandariyê de bicih hêlayne. دیداری ئێمە لێرە شتێکی جوانە. ئەو دانیشتنە سرنجی ڕاکێشاوم ماڵەوەم لە پێناو ئێرە بەجێهێشتووە. لە خوۆش دەپاڕێمەوە لەسەر پێدانی ئەو نعمەتە پێمان بەردەوام بێت و هەمیشە دڵخۆش بین و وڵاتەکەشمان پارێزراو بێت. Çalakiyên meha Remezanê li wî welatî tenê duê projektê de nehatîne kurtkirin. Lê li bajêrê Belî de jî karek bi vî awayî li yarîgehê hatiye encam dan ku hejmareke xwebexşan di projektekê xêrxwazî de ji bo berbangê mêhvandariya xelkên hejar dikin. ئەمە دەستپێشخەریەکی باشە، هیوا لە دڵی خەڵکی دەڕوێنێت، فرمێشتی هەزاران دەسڕێتەوە. ئێمەش لە مانگی ڕەمەزاندا پێویستی زۆرمان بەو جۆرە چاڵاکیانە هەیە کە هەموو پێکاتەکان کۆ دەکاتەوە. Nek tenê deybav lê zarojî hêbetî û şabûna xwe divê projektê de nîşan didin. Ger nezanin bal jî bikişînin ser bi sîmayên xwe wê rastiyê xwe ya dikin. Ji Kurdistan 24 Hişyar Benanî. بەڵێ لە تەوەری یەکەمدا مامۆستا جیهاد حەسەن مامۆستای ئاینی لە شاری دهۆکەوە لەگەڵم دەبێت. لەگەڵ مامۆستا جیهاد باس لە نزا یاخود دوعا لە شەوی لەیلەتول قەدر دەکەین. مامۆستا جیهاد ئەف دەمێتە باش
ئیرو 27 ڕەمەزانەیە و دەبێژن و 27 ڕەمەزانێ یەک ژوان شەوایە و بێتر گرنگی بێت هێتەدانێ و شەوا لەیلەتەل قەدرێ بە مسلمان دوی شەویدە چ دوعایەکێ بکەن و چەوە دوعایان خوا بکەن؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه وبعد الدسبيك ام سپاسيهات كان بوفي درفته وام دعاش رب العالمين كان رب العالمين طاعت ما قبيل بكر بيتن حتى في قاوي وف شوا ليلة القدر كون كشوا 27 كو زوربي علماء ديار كريا كو اف شوا ام دعاش خود دعالت كان رب العالمين بركات توي بسرمدا باري نيتنش هر تشتكي هبيتنش گردن آزا كرنه اش ديسا اش خير وبركات توي كو خدا مازن قوتي إنا أنزلناه في ليلة مباركة كو بركتا يا رزقية بركتا عيالية بركتا صحتية بركات بيت بو ولاتي ما بو هر تشتكي هبيتن ادفي ولاتي دا يخيري سبارت بسیارتا بلیکو اف شوا بهرا پتری یا درست او مروف گلک دعا بکتن چونکه دعا شوان تشتا یت مروفی نزیکی رب العالمین اتکت وقال ربكم ادعوني استجب لكم خدي غازيمت كت كو اگر ام دعا بكن و غازي خود دعا بكن رب العالمين دي دعاء ما قبل كت گردانا دعاء پیوا رمضان دا اوه دم پیغمبر خود صلوات خود سم بجید سه کسی تن دعاء وانا نا ان زفراندن ایک شوانا جی ها اوه دعاء روجي جري وقت مروفي تهيفا رمضان دا طبعا نيلا دعاء روجي جري وقت مروفي بروجي بيدن بلكي تهيفا رمضان دا تو اهل الروجي بشتي هنجي جي مروف بخود دعاء بكتن دعاء هر نفيجا مروفت كتن يعني الدسبيكي وقت تو نفيجت كي نفيج دعاء دعاء عبادته يعني كاتشا ام بيجن في شفيدا اگر مروفه بصرمان بخود دعاء بكت حديث پیغمبري صلوات خود اسم بيجتن الدعاء هو العباده يعني وقت تو دعاء كي هر وقت تو پرستنا رب العالمين كي ديسا اتفرمودك ديدات بيجتن الدعاء مخ العباده مجي عبادتيه دعاء مروفي بنزيكي رب العالمين كتن مروف شت بالجل خدي باغفيتن قرآن يا ابو ما اينا اخاري ادفي شفاهنه دا اي كمين تشت دست بيت كتن سورة فاتحة بدعاية يعني سورة فاتحة دعاية تو دعاء استقامت كي تو دعاء باشيت كي دعاء استعانة بخديت كي دعاء خونش خرابكارت كي و دوما هيك سورتش قرآنه كنت افشفه دهات يا خاري دي سهر اوجي سورة الناسك ومروف دعات كتش حسيدية وشر خلقك وشر كل تشتكي نباش فالفيدر كي اجام بين صحكينا آيات الروجي جرتنه يعني ديف سورة بقرة دم بحث آيات الروجيت كت هر تدايهات يا قوتي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان قلت أي محمد هر قافك عبدت من بنديت من قازي من كركو دعاء بخوش مبكن أسيبوانا ينزيكم إذا شفا ليلة القدر دا پیغمبر خود صلاة خود سربن باشترين خلات يدا ديكا ما بصرمانا عائشة خيزانا خو خلاتك جلك مزانا يعني عبادتك بس چه عبادتك ازماني تتكرن چونك بوچي دعاء بوچي نزا پارانوا چونكو اوه هميت شمكن يعني مروفك اگه يه نابينا بيت مروفك اگه بكفتي بيت يه نساخ بيت بس ازماني ويشول بكتن تشد بخو دعاء بكتن بس دل خدا تشد بخو دعاء بكتن فاو تشتيكو اف شفدا واردكو مروف بكت دم پیغمبر خدا صلوات خدا سربن قوت يا ديكا ما بصرمان عائشة في دعاء بخوبك وبيجا اللهم إنك عفو تحب العفو فاعف عني قلت بيجا يا ربي يا نجام كردي بيجين چونكو درسته نئلة بعربي جي في دعاء بكي اجام كردي بيجين بيجا يا ربي تو ايكش نافت عفو انتو اهل عفي تو حشوانات كي او ايكو دو عفيت كان يا ربي تو ما عفيك اف دعاء هنيا وارده زوربي بصرمانا ما مستايت آيني اف دعاء بو بصرمانا قوتيا قوتت اف شفدا ايتكرن چونك بوچي قوتي عفي بوچي نقوتي بغفريني روجا قيامته دم خود عالم محاسبه هند عبدات كات خود قلنا واد جبرين بس دي بيشت اف قلنا هكربو حتى هزرت كد دي افجت هيلاكه بس دي بيشت من قلنا هتا خريت جبرين لي وقت عفي بيتن خود عالم روفي عفي كتن ويقافي چه حساب بيجين دعاين سيكسا نهن رد كرن او سيكس كينا بله
دعایت سه کسا ایکش وانا اوه دعایت مروف روژی گره دعاوی ابد نایت رد کرن الا ده قبیل بیتن و دیسا دعایت مظلومینه یعنی کسا که ستم آله هاتیه کرن بونمونه ملت ما نکن بیجن ستم آل مهاتیه کرن اشلاء داعشه و اگه ام دست خوب بلنکین اش خودت عالا الا ده دعا ما قبیل کتن چکه بونمونهش گلک جهتا و ستم آل مهاتیه کرن فدعا یا مظلومی خودت عالا دی بیشته از دی تفسر اخم ولو بعد حين حتى بشتي چند بیتن دعا دیجی دعایت امام عادله یا صالحه اوه هنه دعاوی نارد بیتن هر کسی که کار به دست بیت کار خدا درستاهی انجام بده دعاوی انشاءالله دیا قبیل بیتن دعایت کت کسک بینی دعایت کت لذت کتش دعای خوا او دخوازیتن زی برسفاوی بیت داینه او برس بیجین او بیجین وصح حساب دکا کو برسفاوی نینا او دی بیجین یه همی کسکی او دعا ده هنا قبل کرنین واناجی اكيد يعني كان بين برا خدينا جاري دعاء تشتكي جريدايا بندي والجل رب العالمين وقت مروف دعاء جيت كتفيا آداب خو هبن هر عبادتك بومداناي آداب خويت هين چنابيت مروف اش خطي دركويتن یا شويت اشتي دركويت اي پیغمبر خدا صلاة خدا سربن بومديار كري بونمونه گله که تن و کیتا گوتی دعا کن دی لزه کن یا دی دنگ خوب بلن کن یا جی هزروان السرنینه یا نیت آغ و نزانن چد بیجن حقیقتا ایکش آداب دعا اوه وقت مروف اف شوه دعا بکت ایک شوانا تویا مروف دسره ودتن مروف بدست نویج بیتن پاشی مروف برای خوب ده تقیبله پاشی صلوات که بده تصرحا پیغمبری کمترین تجد بیجید اللهم صلی علی سیدنا محمد و پشتی هنگی دستت خوشی بلنکت و با خودت عالا وقت دعات کت یه راحت بیتن گل دعا کرنه دا دیسا دعای دا لزینه کتن بلکه بلا ملح بیتن یه مصر بیتن سر دعای الحاح خودت عالا بکتن بس نه لزیله بکتن بونمونه وقت دعایت کت بلا تکرار تدا بیتن نه هما ایک جار بیجیتن یا ربی تو من عافیکه یا ربی تو وی شش من ببا یا ربی تو رزقی من زیده که نخیر لازم امروف گلک جارا و بیجیت و الحاح بکتن و کی چوا امام احمد مثال که گلک جان تینید نمونه که بیجیتن اگه امروفت سفینه که دابید و طافه که دابید و پشتینگی اف سفینه هنه پرد ببیتن و دپک بتنب مینیتن مروف خوبه و بگریتن يعني او دبا بتني ومروفت نيفاكا بحري دا تشنين مروف يعني جي خلاص كد الا خدي نبيت بيجيت الوي دمي تو دي تشوا غازي خدي كي خونه تو دي غازي كي هما عادي تو دي بيجي يا ربي تو من خلاص كان نا تو دي قالك الحاحي كي دي بيجي يا ربي تهوارا من ورا يا ربي من قرطار كي عينا بو ويكسي بفيت دعاب كد فيت قالك الحاحي وقالك مصر بيت بس افير سرخو بيتن افا عقلي ويل قلب دعاي بيتن نهزراويل تشتكي دي وازمانويت اغفيتن فيت بزانيت كويل قال خديت اغفيت شنكو تو دي داخازك اش رب العالمين كي كاتشوا اگر بوتا درفتك بدانن تبچه دف کسی که زنگین و تو خو هوجکه تو ده هزرا خود آخفنت خدا که کاتو ده چوا وی قانع که کاتو چوا خوشکینی کاتو چوا ولی که تشتکی بدتتا عینا وقتی تو دعاش خودت عالت که تو البرانبری ملک همین ملوکا و تو ده گازی خوده که هر وکی تو حضور رب العالمین دا و تو ده خوشکینی یا ربی ام عبدتین یا ربی اگر تو منع که ما کی ده معفی کت و دیسا هندک تشتات مثلا وقتی دا بزاني هندك وقت تين يدعاء فرسنة خاصة شفا ليلة القدر دا أفشفت هني وقت دعاء دا بكي ملائكة وسط إنا خوري يعني جهنينة عردي دا هنت ياب قدر أفشفا هني هنت ملائكة إن ودبوتا نفسن وخدت على دي بيشتا ملائكتك بنديت متشتفتن دا أزبدا موانا دي صار رب العالمين همي شفاش بلي ليلة القدر جي اتيت عسمان ايكي دنياي هاتنك ولايق رب العالمين بيت وغازيت كت كي تشدفتن دا أزبدمي
که داخوازه کش مبکتن دا از داخوازه وی بجه بینم ها حسا وقتی مروف دعات کتن دیبوان آدابا کت و دیبوان تشتت هنه کت و ایلا خود تعالی جی دعا مروفی دی قبیل کتن و دی مستجاب کت چونکو اگر تا خوشکاند خاصتا دعای کسی یه پیتوی خودت بجید اما یجیب المضطر اذا دعاه ما دکیت هوا راوی چیت یه چه پیچه نبیتن یه بلاک سری هاتی مشکلک هاتی بس چه گازی خوده جیب کتن اول تشت گازی خوده بکت چونکو ما مستقلکش ما خلط دعای دیهن اول تشت تویت خو هوجی خوده بکی بونمونه ایشک هاتتا تو نساخ بوی اول تشت گازی خوده بکی پاشی بچه نوشداری نکه بالعکسه ام دی چینه نوشداری پشتی نوشدار بیجید علاجات نینه شنی ام دی بیجنه یا ربی پا درگه الدفته یا ربی پا تو توارم واره نخیر اول جار ام دی بیجنه یا ربی توی شفای فرد کی و تهمی تشتاده حتی ارزاق جیدا بری تو خو هوجی ایکیب کی خو هوجی خوده بکی درگه توی ادفکرینه نخاصمت هیوا رمضان جیدا خدا ابو مديار كريب فتحت ابواب الجنه همي دروكت بحشت ذكرينا معنا دروكت بحشت شيء يعني دروكت رحمه ذكرينا يعني دروكت قبل كرنا دعاء ذكرينا بس تو خواهو جاي خدبك بس تو بينغاوك ونبيج از گناه كارم همي كس دي گناه كان بس وقتی تو دعاش خودت حالت که تو خواهو جيت که ويغاوه تو بدلك بري خشوع و بدرستاهي تو خواهو جاي رب العالمين كي الا خودت عالى جدي اتهوارت ايتن بله ما مستعز دخوازم و بپرسم بتایبتی لسر دعایه هن بیجن کو دعا در روژه دا شب روژه دا یک ساعته هیا کو دعاتی دا تیتا قبیل کرن باشد در شب لیلة القدر دا یک ساعت هیا به هم وکی روژه دن یان وقتی که دیار کری هیا کو دعا دوی شوی دا بهینا قبول کرن چپنوت وقتش وقتی فرقه بونمونه اف وقت هاتینا دیار کردن که مروف دعا بکت روژه عرفه دا یا فرقی یا خواه های سیکیا شوه دا کد بین ثلث اللیل توی وقتی دا خودت عالت تا عصمانه که دنیای فرقی یا خواه های هنده که دی مثلا وقتی پشتی بانگا پشتی تو بانگ دی وقتی خواه های پشتی تو فتارید که وقتی خواه های اف وقتی تنه همی وقتی تهین بله اتشفا لیلة القدر دا اتهمی وقتی لیلة القدر دا درسته تو دعا بکی همی وقتی تا قبیل کردن چونکو توی وقتی دا ملائکتت اینا خواره چونکو توی وقتی دا شفا لیلة القدر شفا یعنی تقدیر المقادیر قدر مروفی بو مروفی دیار بیتن که ها کی دیچته بحشت کی گناهکاره کی ید باشه کی رزقوی زیده بید کی خود عیالوی باش کرد لو ما جل فدر که امام عمر وقتی دعات کرد گوت یا ربی اگر تا اس نوی صاحب مش اهل آگیری شقی تو من جب و قدرم بک اهل بحشته اوه نه دیار کریه که ایت وقت دا وش پیغمبری نه هات یا دیار کردنش علما بیجن وقتا که شوی بیتن نخیر یا گوت شفا لیلة القدر دا تو وان دعا بکه دی سوا کی ما گوتی قدر تدات تا گهورین تفشوه دا چونکه اگه ام بین بره خدینه اتشفا لیلة القدر دا علمات بیجن اش لوح المحفوظ قدر صالة كي يمروفا خرطت عردي دا فتوي وقتي دا هندكا خدت على قدر وباشت كت رزقي وزيدت كت بس كنجي أسباب الجلهين أو أسباب كنا أجا دعاش خدت على بكت دي بيجيتن أفي فقيرة بس أفشفة دا بلا رزقي وزيدة ببيتن أفي نساخة بلت أفي صالة دا بلا أجلوي أنكو نساخياوي چه ببيتن أن إيكي هيدي بيجنت أف صالة دا دي مريتن بله أسباب الجل دي خدت على بيشتي أجر أف كسي هني دعاش مبكتن أسباب بجه بينيتن خدت على ديوي كسي هني زفرين تفاج كوا كان بين صحكين الرواية الترمذي دا حديثك سلمان فارسي خد جرازي بيد فتكو هزيتنش بيغمبري صلى الله عليه وسلم بيجيتن لا يرد القضاء إلا الدعاء چتشت قدري ناقهوريتن إلا دعاء نبيتن يعني الفيرب ومديار بيت أفشة دا اگه ايكي بفيت قدر خوب بدل كد كو قدروي نفي صابيت أفا فقيرة حتى ديشت زنگين
رنگین کرد دیسا اگر او خراب بید باش کرد ات همیشه و لیلت القدر دا بی جوازید همیشه و دا چونکوت رمضان دا ات هیوا رمضان دا رمضان گلک بجنه هیوا صبریه هیوا دعایه هیوا خو هوجه کرنا خود دعالایه چونکو اف عبادته وقتی خود گوتی مروف پروژی آن مروف روجات گریتن دعاوی نایت زفراندن اذا نگوتیت فلان وقتی دا وقتش وقتی فرقه لی رمضان همی وقتی که زیرینه رمضان همی تاجا خر هیوی دیا گوتی دا دعایت مروفی قبیل بن نخاسمت وان شو دوماهی جی داشت هیوا رمضان کاچا و عائشا بومد بیجید پیغمبر خود پتر خود واسند و پتر دعات کردن دوان شویتنه داشت شوید دی بەڵێ مامۆستا تولگەل من بمینە ئەز چمە جەم پیامێرم خۆ پشتی من نەرینێن وانە وەرگتن ئەز جارێک دن بەگەرم جەمتە بەڵێ ساریەکە لە پەیامێرانمان منیر سەلیم لە شاری سلێمانی و لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی لەگەڵما و هەروەها من حوسێن هاوکارم لە شاری هەولێرەوە لە مزگەوتی جەلیل خەیاتەوە لەگەڵم دەبێت سەرتاش دەچمە لای هاوکارم منیر سەلیم لە شاری سلێمانیەوە لەگەڵم دەبێت منیر ئەم کاتت باش شەوی لەیلەت القەدر لەم مزگەوتەی کە تۆ لێیت چۆن بەڕێوە دەچێت دەتوانی ئەگەر هەندێک کەس لەوێ هەبن دەتوانی گفتوگویان لەگەڵ بکەی و ڕای ئەوانی شوەر بگری شەو باش وڵای شەو نییە بەیانیت باش کۆڤن لە ڕاستیدا من لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی میکێک لە مزگەوتە هەرە ناوازە و دانوسقەکان لە شاری سلێمانی ئەو مزگەوتە بەڕاستی ئێستا من کۆمەڵێک خانم و کچی جوان جوان لە پشتمەوەن کۆڤان لەم شوێنی منی تیام ئەمە بەشی ژنانە بەشی ژنان لە پشتمەوە ئەوە ژنان بە هاوشانی پیاوان ئەوانیش لە شەوەکانی لە قەدرا ئەمێننەوە تا بەیانی دوعا دەکەن و نوێژ و پەرستش دەکەن لە ڕاستیدا مناڵەکانیشان هێناوە لەگەڵ خۆیانە مناڵەکانیش بە هاوشێوی خۆیان هاتوون من دەمەوێت لەسەر ئەوەی کە ئایا پیاوان چۆن نوێژ دەکەن یا چۆن شەوی لە قەدر زیینو دەکەنەوە ژنان چۆن ئەو شەوە زیینو دەکەنەوە من خات و شنم لەگەڵایە خات و شنەکان تەشریف بێنە ئێرە ئەگەر تۆ بچنە دواوە گوڵە جوانەکان شنە خانجان تەشریف بێن ئێرەوە ئەم کەت باش شنە خانجان خوا ڕۆژی تاعات و مانگی ڕەمزان لە قوڵکە ئیشەڵا و تۆ و هەموو ئەو خوشکانش لە پشتەوەن پێم بڵێ ئەوە پیاوان بە نوێژ و بە تەراویح و بە قورئان خوێندن سوک با بڵێن ئەو شۆ زیندۆکەن ئێوە چۆن زیندۆکەن ئێوە چیەکەن وڵا ئێمە بەخێر بێن سەر چاوپێشەکەی وڵا ئێمەش هەر عادات و تەقالیدی خۆمان دوای بەربان کردنەوە نوێژەکەیت و خۆت ئاماداکەیت و بەرە مزگەوت دێیت و تەبعاً بە جلوبەرگی ئاینیەوانێ ئەبێ پۆشتەبی بەرەو مزگەوت دێیت و هەر کەسە و جەماعەتی خۆ ئێستا من لەگەڵ دراوسێ خۆمە هاتووم ئێوە ئێستا ئەچنە ژوورەوە پیاوان سەڵات و تەراویح حەکەن و قورئان نەخوێن و زەکر ئەکەن و تەوبە ئەستەغفیرڵڵا و یانی ئەو زەکرانەکەن ئێوە وەکو ژنان چی ئەکەن ئێمەش عینەنەوە بەشی ئافرەتان جایە بە میکرۆفۆنەکە ئەیلێت و ئێمەش لە دوایەوانێ پیاوان چیەکەن ئێمەش هەمان شتەکەین بەشی ژنان جایە بەشی پیاوانی جایە لە شاری سلێمانیا سوک گوڵە جامات و قسە بکەین بابەتیتان زۆر سوک بن بێدەنگ من پیاوان لە کللتوری شاری سلێمانیا بە درێژایی شاری سلێمانی بە بیرەوەری بەڕێزت هەمیشە پیاوان ژنان هاوشێوی پیاوان چوونێتە مزگەوتەکانەوە وانە ئەی کێ بەربانگ بۆ پیاوان حازرەکە ئەی ئەخر بەربانەکەن ئەنجایەن بۆ مزگەوت بەربانە کرێ دوای بەربان بەرەو مزگەوت بەڕێەکەون بە تایبەتی لەم دو ساڵانی پارشەوانیژی تر هەیە چێشتی حازر کردووە ئامادەی کردووە تۆ چیت حازر کردو وەڵام من بامی و برنج و لۆبیا ئیتر خوانێ بڕێ ئەلحەمدولیلا هەموو نەوعەیەشی بە گۆشتەکەەوە ئەی تەبعان دوعای خێر بۆ شێکە من تۆم بینی جنابتم بینی کە هاتین بۆ ئێرە بەڕاستی تۆ دوعا دەکرد دوعا دەکرد یەکەم بۆ وڵاتەکەمان بۆ پێشمەرگەکانمان پێش هەموو شتێ وڵاتەکەمان ئاشتی و بەختەوەری و ئاسوودەیمان بۆ بگەڕێتەوە
ئەم وڵاتە لەم میحنەتە و لەم جەلاد و لەم داعش و ئێرهابی و نەجاتمان بێ نەجاتبوونێکی ئەبەتی بەختەوەری ڕوومان تێ بکاتەوانەیە بەسەر هەموو پارچەکانی کوردستانە بە تایبەتی سلێمانی. زۆر باشە ئەی دوعا بۆ کەس و کار و بۆ بۆ براکانم بۆ خوشکەکانم بۆ هاوڕێکانم بۆ دایکم. زۆر باشە شنەخەن عادەتەن لە شەوی بڵێ لە شەوی لە قەدرە عادەتەن لای پیاوان کۆمەڵی خواردەمەنی ئامادەکەن تا بەیانی خواردەمەنی خۆی لای ئێوە ئێستا چی ئامادەکراوە؟ وەڵا ئاویان هێناوە لقمە قازیان هێناوە نەوسەجیان هێناوە مۆزیان هێناوە پەقلاوەیان ئەنواع ئەشکال الحەمدلیلا دابەشیەکەن بەسەر هەمویانە. باشە ئەوانە کەیکەی ئەخورێنی کەیانە ئەخورێن. وەڵی تر هەیە ئەخوات هەیە ئیتر سات قورئانە خوێنێ نوێژەکە یعنی هەشە تێرە نایخۆسە خۆم نایخۆم نەم خوار وەری ئەگرم بەس نایخۆم. ئەوانەی کە ئەو خواردنێن چێن ینی ئەوانەی کە بڵێن مرادێکیان هەیە ئاهێکیان هەیە یان بۆ حرمەتی شەوی لەیلەتل قەدر هەیە بۆ دایکێتی بۆ باوکێتی بۆ برایەتی بۆ کوڕێکی لە دەرەوەیە یان پێشمەرگەیە خوابی پارێزیان کچەکەی مناڵی بێ کوڕەکەی مناڵیان لە دەرەوەی خارج بڵێ لە دەرەوەیانە لجوء وەربگرێ ئیتر ئەنواع مناسبات ئەنواع هەیە مەراس هەیە. دەی باشش نەخانجان جەناب دوعات قبول لە دوعایەک بۆ ئێمەی کوسامی سوواکە بۆ منیشکەم و نووسەریم پێشمە دوعای جەناب دوعای بۆ هەمووتان چی لە دڵتانە بێتە دی یاخوا سەلامت من دوعا بۆ هاوکارم کاکۆڤەن کە کاکۆڤەن بۆ منیشکەم و نووسەریم بۆ کوسامی سواریش بۆ کوردستان بۆ هەموو کەناڵەکان بۆ ئێش بە تایبەتی لەشتان هەج ئاواتێکتانی یاڕەبی لەیلەتل قەدر بێتە دی ئینشاءڵڵا کورد و کوردستان نەجاتمان بێ عێراق سەرانسەر. یاخوا سەلامت بیش نەخانجان هیوادار سەلامەتی تاعات قبول و خوا قبولی کە لە مولای گەلێک مەمنونم من بەڵێ سپاس دەکەم وەک ئەبینن لێرە هەست دەکەم بەجیا لە شەوانی تر لێرە خەڵک بەڵێ جەناب تەشریف بەرە گەلێک مەمنونم سپاس دەکەم. بەڵێ کۆڤەن لێرە لە شاری سلێمانی وەکو ئاماژەم بکرد هاوشێوەی هاوشانی نەک هاوشێوەی هاوشانی پیاوان ژنانیش تا بەیانی لێرە دوعای خێر بۆ پێشمەرگە بۆ نیشتمان هەروەها بۆ ئێمەی کوردستانی سواریشان کرد ئەم شەو ئینشەڵڵا هەم جەنابیشتان و هەم هاوکارانیشمان لە تەواوی ناوچەکانی جیانە هەمومان بەخێر و بەرەکەت ئینشەڵڵا بە تەمەندرێژی و دەسە خێر و بەرەکەت دەژینە قوربان. بەڵێ منیر سوپاس بۆ هاوکارم منیر سەلیم کە لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی سوپاس بۆ میوانەکەشت. بەڵێ هاوکارم هێمن حوسێن لە شاری هەولێرەوە لە نێو مزگەوتی جەلیل خەیات لەگەڵم دەبێت. هێمنم کاتت باش بەرنامەکەی ئێمەش لە نێو مزگەوتی جەلیل خەیاتە جێمان لە دەنجی با بڵێن وتاربێژ و مەلایەکە دەبێت بەڵام لە ژوورەوە چی دەگوزارێت شەوی لەیلەتول قەدر چۆنە؟ وا دیارە دەنگم بەباش من نازانم هێمن ناچێت دەچمە لای هاوکارم بەڵێ وا دیارە پەیوەندێکە باشترە هێمن بەڵێ فەرموو دەتوانی پەیامەکەت بگەینی دەتوانی ڕەمەزانی پیرۆز ئەو کەسانی کە لە نێو مزگەوتن وەریان بگری بۆ زیندوو ڕاگررتنی ئەو شەوە بۆ پیرۆزکردنی ئەو شەوە خەڵکی ئەم شارە بە شێوەیەکی جیاواز لە مزگەوتەکانی تر ڕوو دەکەنە ئەم مزگەوتەیە بەو پێی کە لە مزگەوتەیەدا بەرنامە و ئامادەکاری تایبەت کراوە بۆ پێشوازیکردن لەو مانگە پیرۆزەیە یاخود بڵین لەم شەوە پیرۆزە شەوی لەیلەتول قەدر لە مزگەوتی جەلیل خەیات وەکو ئەبینی لە پشمانەوە خەڵکێکی زۆر بۆ زیندوو ڕاگررتنی ئەم شەوەیە لەم مزگەوتە کۆبوونەتەوە لە ئێستاشدا کە نوێژی سەڵات و تەسبیحیان تەواو کردووە هێواشێواشیەنە دەرەوە و بۆ پۆڵە پشوویەک وەرەگرن و دووبارە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی درێژە بە زیندوو ڕاگررتنی ئەم شەوەیە بدەن. ئێمە لێرە یەک دوو میوانمان لەگەڵە یاخود بڵین ئەو هاوڵاتیانی کە ڕویان کردوێتە ئەم مزگەوتەیە بۆ زیندوو ڕاگررتنی شەوی لەیلەتول قەدر ئەم بەڕێزە ئەگەر ئێمە سەرەتا بچینە لای جەنابەت هاتووی بۆ زیندوو ڕاگررتنی شەوی لەیلەتول قەدر ئەگەر بفەرمیتە ئێرە پێمان بڵێیت چۆن ئێوە پێشوازیتان لە شەوی لەیلەتول قەدر کردووە نزا و پاڕانەوەتان چی بوو لەم شەوە؟ شەوی لەیلەتول قەدر شەوێکی گەورەیە و
ئەو شەوە قورعانی پیرۆزی لێ هاتوۆتە خوارەوە و ئێمە هاتین بۆ ئێرە هەتا ئێستا نوێژەکانمان کرد سەڵات و تەزبیحمان کرد پاڕاینەوە لە خوای گەورە ئێستای لەم شەوەدا کە شەوی لەیلەتول قەدر داوا لە خوای گەورە یەکەم پێشمەرگەکانی کوردستان بپارێزێ و داوا لە خوای گەورە ئەەکەم لەم شەوە پیرۆزە کە ئێمە تاقە قەومین دەوڵەتمان نییە ببین بە کیانێکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆمان هەبێ لەسەر دەستی جەنابی کاک مەسعود بارزانی و ئیشاءالله خوای گەورە دوعاکانیشمان قبوڵەکە و دەبارە داوا لە خوای گەورە یەکەم ئێمەش وەکو میلەتێک ڕۆژێک بێت سەربەخۆ بین و سەربەخۆی وەرگرین و خوای گەورە تاعاتەکانیشمان قبول کە و داوا لە خەڵکی شاری هەولێری بەڕێزەکەم لەم دووسێ ڕۆژەی کەماوە ئەوانەی کە دەستیان ئەتوانن هاوکاری خەڵک بکەن هاوکاری خەڵک بکەن لەبەرەوەی زروفەکە تۆزێ نامساعیدە داوایان لە یەکەم دەبارە هاوکاری فەقیر و هەژار بکەن سپاس بۆ ئێوەیش دەستان خۆش بێت ئەچینە لای هاوڵاتیەکی ترکە ئەوی شەر بۆ زیندوو ڕاگرتنی شەوی لە قەدر لێرە تەشریفێنە و ماوەیەکی زۆری شەڕامان گرتووە داوای لێبوردنی یەک لەکەین جەنابی پێم وابێ لە دەروی هەولێریش تەشریفی هێناوە بۆ ئەم مزگەوتە چۆنە هاتوویتە ئەم مزگەوتەوە بۆچی ئەم مزگەوتە هەڵبژاردووە بسم الله الرحمن سەرەتا بەناوی خوا و گەورە میهرەبان وەڵا خۆم لە کەڵە کاتمە ئەم من هەموو ساڵێک ڕۆژی 27 دێمە مزگەفتی جەلیل خەیات مزگەفتە چ خۆشە ئیمام و خەتیبی با بڵێن خەتیب کاک مەلا بەشیر خوتبەی خۆشە جومعانان زۆربەی دێم خوتبەی لای دەکەم و مزگەفتێکی زۆر خۆشە زۆر دلکراوەیە ئینشاءالله و دوعا لە خوا دەکەین خوا بمان پارێزی خوا ئەو پێشمەرگانەی لە بەرەکانی جەنگ بپارێزی ئینشاءالله ئەو شەوەچی گەلک گرنگە لەکن خوای ئینشاءالله بە دوعای مسلمانان ئینشاءالله خوا سەرکەوتومان دەکا و زۆر سپاس کەنالی پستار دەکەم بەڕێزی برایەکی عەزیزی زۆر مەمنون تۆ وەکو مسلمانێک تێڕوانینت بۆ شەوی لەیلەتول قەدر چییە و نزاو پەڕانەوەکانت لەم شەوەدا چی هەتا بەیانی والله زۆر لە خوای دەپارنەوە ئینشاءالله لە گوناحەکانمان خۆش بی ئینشاءالله خوا ئەزر و پاداشماندا و یعنی شەوەکی گرنگە ئینشاءالله تەمای خوای سپاس بۆ جەنابیشت بەڵێ وەکو گوێبیستی بوون ئەوە ڕایەک دوو لەو هاوڵاتیانە بوو کە ئەم شەو بۆ بەرزڕاگرتنی شەوی لەیلەتول قەدر لە مزگەوتی جەلیل خەیات لە شاری هەولێر ئامادە بوون و نزاو پاڕانەوەیان نەکرد وەکو خۆیان ئاماژەیان پێدا کە خوای گەورە پێشمەرگەکان لە سنگەرەکانی بەرگری لە خاک و خەڵکی کوردستان بپارێزێت و سەرکەوتویان کە و ئێمە یەکێکی تر لەو هاوڵاتیانەش کە وەکتی نزاو پاڕانەوەی ئێمە لە مانگی ڕەمەزان و بەتایبەت لەم شەوی لەیلەتول قەدر کە شەوێکی پیرۆز و مبارەکە نزای ئەوەکەن کە خاکی کوردستان ببێتە دەوڵات و کوردستان ببێتە دەوڵەتی سەربەخۆ و لە ژێرئاڵای کوردستاندا ساڵێکی تر ئەم یادە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ بکەنەوە ئێمە لە ماوەکانی ڕابردوشدا بەهۆی ئەوەی لەگەڵ چەند هاوڵاتێکی تر کە لێرە لە مسلمانان کە سەرقاڵی نزاو پاڕانەوە و وەکۆڵە شەو نوێژ و تەراویح و قورعان خوێندن بوون پرسیاری ئەومان لێکردن داخۆ ئەوان بەڵێ دیارە کات ڕێگەمان پێ نادا ئێمە ئەگەڕینەوە لای ئێوە گە پرسیارێکتان هەبێ فەرموون بەڵێ سپاس بۆ هاوکارم هێمن حوسێن کە لە شاری هەولێرە و لە نێو مزگەوتی جەلیل خەیات لەگەڵم بوو سپاس بەڵێ دەچمە لە هاوکارم مەسعود محەممەد لە شاری دهۆکەوە لەگەڵم دەبێت مەسعود ئافدەمێتە باش شەوا لەیلەتول قەدرێ لە دووکێ چاوە تێساخکردن بله تباش بیتن کوان وقتی دیار کامت شوا 27 ماه رمضان پیروز داینه دیاره کو وشویجی پیروزیه که تایبت دیرو به اسلام دهیاش بر ویجی لپرانیا مزگفتن هرم کردستان جیب تایبتی جیل باجر دهو که ابروکه کو پرانیا مزگفتان پربوینه جنوشکران جم مسلمانان کو وشویدا او شوا کو قرآن پیروز وشویدا که خارج بر ویجی از الجامع حاجی یوسف و جامع نه بجم هجماره که جرمازنیان وشخینان قصد جامعه کلیه در کد وشوه دا به ذکری و عبادتی دیگر خدای در باز کن. از گل هندک ج وان وشکرانا و مکوان وقت کل وری آماده بودن به بحث وشوه بکن. برات باشی؟ الحمد لله بخير والسلامة. تنقلب بخير هذا استر جواب. بله. بالنسبة كي يعني بحث رمضان پیروز بکنه في صلاة دا يعني برف دو بداوی و چیتن شب 27 دا. گشت يعني ماه رمضان شما در باز بود. تا بتیجه کم بحث شباب كنت شباب چی گرینگی خوش بو اسلام. الحمد لله خد تعالى كي خد تعالى امكاننا رمضان. اف رمضان سال ملت مدائن آخره اف رمضان راستی حتی یک گله خوشی چو خلک ما گله برای خدا مزگفته و اویدیه
بالذات وان دهك الدماهي كي خاصة وان شبت كت اف شبكة تايبت بهربتر بجن شوا بيستحفتك و او شبالات القدرة تايبتك اخويا هاي جرنجي اخويا دف بسلمانه جلك قدر جلك مخزنه مقابل هزار هاي عبادات تبي شبالن دمت بين المزقفت مال دهوكي والهمي عرضه وان شوا ساس كانوا اخويا ديت كان وكنا مزقفت بجن برانيا مزقفت دهوكي خلقه وسقسطه همي توصلن ونكات مزقفت همي برانو تجي عبادات وطاعات يتيدا بله يعني صالا بجن جداها كدي هبوش قال صالا رابوريج اف صالا شهر سال از بینم باشتر بو چتر بو خلقی گله برای خدا مزگفتا گله که طاعت و عبادت ها کردن و گل في محل مثلا مزگفتا ما دبین اف صالا یا جواز بج سال دی اصلا کاری هات نکردنش بو خلق قصد و مزگفتا که طیبتی شوانه لیلت القدر هاری کاری هات کردنش قبل همیا و همید مستعد بونو خلقی برای خدا مزگفته و هنی بین جوی افشول و مزگفته ما مثلا ازدحامك زيادة زورة دبج رجت خل باجي وصانين أنا بوا ازدحامك بحيل أم دعاش خوي تعالى رب العالمين أفيش شبه بركات السلام اللي أنت ما دبي تأخره رب العالمين بش مرجع ما بارزيتن إمنا هي السلام اللي أنت ما دبي تأخره جل بخيرات نسر شباب از قال یک جوان ولاتیان جبافم این باشن چانی برا سر شباب خير السلامات خدش ما بحسي بيروزيا في شباب كابر كوا قصتا مزقفته كري راستي أفي شبه جرينجي أخو هاي السلام مستوي جردوني همية شكوت أف شبه دا جبريل عليه السلام تتخر ملائكة نخر خد تعالى أقدار ورزقة صالك بهمي جردوني دانيد بهمي بشري دانيد لو ما أم يلفيري والإكش مالت خد تعالى أم يلهي رحمة خده كو رزقك باش رزقي ما بكتن وهروصا يعني غفراندنا قلنا هالدفمة هرمانجا رئيسية ورازيبونا خد تعالى وجهشتن فردوسك وأمنيتها هرب الصرمانة إن شاء الله أفشبه يعني جيرنجي أخو جلك هاي دف بالصرمانة بطيبة خلقي شاب شاستر كمين يعني هجمارة كمازنا خلقي قصلا مزقفتا كريا براسي أبويت جهنيتن كو خلقي ما يلدليفات جريتن وجهد وقت باجد جريتن ومزقفت ما شاء الله يعني كاسن خير خاص تقصيري نكريت أواكرنا مزقفتن مازندا وكيفي وجالك مزقفتي دي توصل سر مستوى الجهان الإسلامي جي مليارك وتشتكي في شبه ساختيان أم دعات كين كدعات همية قبيل بنو دعات همي بالصرمان كان خدش أزقل في والله تيجي بافهم كافركا أو يجي قصة مزقفتي كده براتي باشي خدوم بحسب كيكوني هر شاطنا تبو مزقفتي وطنو كاني شو درباز بيتن شو ليلة القدري الحمد لله إن شاء الله رب العالمين ما همية قبيل كتن وإن شاء الله بيتا الشبكة خيرك وإن شاء الله أف ملت همي جيتا أرمان جاخو ورب العالمين همي سرقدت مبكي حلكك وأف خلكب حالي وباشتر لبيتن ووضعي وشتر لبيتن وأف نخوش خلتي ده إن شاء الله أف شباب دعاية خلكي ودعاية إنسان باش رب العالمين قبيل كتن وأف نخوش خلكي بله كوفان اسماجه بشتكي بكمانينها وكي من قلت يا الجامعه حاج يوسف عمل فيري جالي عمر كوتشار و بيش نويج قطار خوني في مزقفته بيجين قطارك طيبات هالكفتا بشوا بيروس كوشوا ليله القدر وكتب بيش كشكرن وف كاس نوا مزقفته داجي قهداريا قطارك كان بله سپاس بۆ هاوکارم مەسعود محەممەد کە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری دهۆکۆ لەگەڵم بووی وەروە سپاس بۆ هاوکارانی دیکەشم کە منیر سەلیم لە شاری سلێمانی وەروە هێمن حوسێن لە شاری هەولێرەوە کە لەگەڵم بوو سپاس بەڵێ دەچمەوە لای میوانم مامۆستا جیهات مامۆستا هەندێک جۆرەت بێژین نمونەکێ بینمەڤە لەسەر داخوازکردنا دوعایە یان داخوازکردنی ژ کەسێکی دن ژ غەیری خودێ بوو نمونە حەزرەتی یوسف داخواز کەسێکی دین کرد و باجاوی ئەو بوو و 7 ساڵێن دن سجنێ دەما ینی درستە خەڵک بوو نمونە بچیت داخوازە تشتێکی کەسێکی دی بکە ژبلی خودێ بله حقیقتا هندک تشتی گریدای بخودت عالا ونات ویا بری هر تشتکی اوی مروف داخوازی جید کتن بس رب العالمین بیتن چپینویت یوسف علیه السلام قصة ویا مشهوره همید زانن بری هر تشتکی داخواست یاش خودت عالا کری
هر حتی تبچی خو هوجی کسی که جیب که تدعول دا خازش رب العالمینی که دا خود تعالی توفیقات بدتن افتشت الدنیا دا سبب ما مستا يعني الدنيا دار الأسباب تو إنسان تدي دعاش خود على كي بس دي سبب واجب جهيني بونمونا تو كسك بيتو قطابي بي نابيجي نابيت هما بتني تو خو بيليا بيفيا دعاوة بيتفيا تو سبب يجيب كار بيني كو تو بيچي شول بكي بخويني بونمونا تفي تو زنگين ببي چنابي تو خو بيليا بيفيا دعا بتني و چكو راستي عسمان زيو زيرانا بارينيتن تو مروفه که نساخی پیغمبر خدا صلوات خدا سم بجید داو مرضاکم یعنی تو دیچی درمانی خوی بلیل پیشیا هر تشتکی پیتوی مروف دعاش رب العالمین بکتن پشتی اینگی هندک تشتی دنیا دا هین چه پیناویتن تو دیچی خواه جای کسی که بکی تتزانی افتشتی هنی شولکی تیوی یا تبزانی تو دی بجی وکی یوسف علیه السلام کو گوتی مبدانا سر خزینه مصره یعنی هر تشتکی دی بیتن ام نشین و گریدین بجین توجهات یا السبب تبجهنا اینی بس ده هیلیا پیویا گازی کرنا رب العالمینی و خود العاله توی چکری اف دستو پی داینتا و اف عقلو تو ده عقل خود شولی و پاشین که تو ده توکل خود العاله و دیسا حتی بو تشتی دنیای جی یعنی جاره که ایکات دف پیغمبری صلوات خود سر بن گله که ضعیف بو گله که بیچاره بو گوتی تو بو چی وصانی گوتی از دعاش خودت کم خود عذاب عامل سر دنیا ابدتا من یعنی مل دنیا عقوبه کد پیغمبر خود صلوات خود سر بن نهیاوی کسی هنه کر و گوتی و آخفتن بجا ربنا آتینا فی الدنیا حسنة و فی الآخرة حسنة و قینا عذاب النار تو بیجه یا ربی تو یا باشد دنیا اداب دمن پاشید آخرت اداب دمن و تو مش آگیری ابدا پاشد وی حالت هنه دا امد بیجین اف دعایت هنه ای که من تش توجهات حتی بو دنیا جی تو دی گازی خوده که یعنی بوچی ام هند الحاحت که این همه عبادت بتنه إلا دعانا يعني كان في قوة برا خديني حج فرض سروي كسي بيتشي بيت بس دي برا خدي همي دعانا يعني دي تشيل دور الكعبة الزفري دي طوافي كي تدي دعا كي تدي تشيل السعي ما بين الصفا ومروة كي تدي دعا كي تدي رجمي كي بشتينكي تدي دعا كي دسبيك دي إحرامك تدي دعاكي وقت تبريفا تشي دعاء مسافرين قبيلا تدي دعاكي حتى تش مدينة جهية مكة يعني حتى تجهية بنجي يعني حتى وقت تتزفري فهميتش نشا مدد أمد دعاكي ليه وكيل ديف بسيارته هندك جارا نابيتا شرك نابيتا ام نشين بيجين بيتا قلناه كتب زاني شولك تل دفئيكي تبشي خواه وجاكي كانت بكورتي برسفا مبدأ ممنوني تبن نجبركم من وقت قالك نمايا دبینی گلک کس خوا دهلن جبو 27 رمضانه درسته او کس تنه د 27 رمضانه دا بهن عبادت بکن جان جیگره که هل جبیستی را دست بکن حتی گیتا داویا رمضانه اگه بر اینکه افکار مروه هنه کارت خراب کرد و هزار که تماده وصا خواگیرید 27 داده گناهتی خرئینا غفراندن چه بنوید او نه او پشتی رمز 27 جی استقامل دف بیتن چکو ایک شروطت قبیل کرنا شوا 27 سر مروی مروف پشتی هنگی یه بردام بی سر عبادت خودت عالا قرآن وصانی شمدد وعبد ربک حتی یأتیک الیقین تد عبادت خودت عالا حتی رجا مرنه بلی اگه کسک بیجید از دل 27 هیوی خوب پتر واسطینم پتر دعا کم اوه هنی چی پینوید شوا لیلة القدر حدیثا به پیغمبر خود صلوات خود سبین یا گوتی من قام لیلة القدر ایمانا و احتسابا غفر له ما تقدم من ذنبه توی شوید داده خوب پتر واسطینی تشوید دی بری هنگی اوه تشتکی نورماله بله سپاس با مامۆستا جیهاد حەسەن مامۆستای ئاینی کە لە شاری دهۆکەوە لەگەڵم بوو سپاس بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوام دەبێ تەوەری یەکەمان بە کۆتەهات کە تایبەت بوو بە با بڵێن نزاکردن لە شەوی لەیلەتول القەدردا لە تەوەری دووەمدا کە لە کاتژمێر دووەوە دەست پێ دەکەین تەوەری دووەممان تەندروستی دەبێت باس لە گرنگجی ئاو و وەروەها نەخۆشیەکانی گورچی لێ دەکەین تا ئەو کات هەر لە خۆشیدا بن.
بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دووەمدا کە تایبەتە بە تەندروستی ئەمڕۆ باس لە گرنگی ئاو وەروە نەخۆشی گورچیلە دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری بابەتەکەمان هاوکارانم لە گەرمیان ئازاڤێکیان ئامادە کردووە لە گەرمیان بە تایبەتیش لە مانگی ڕەمەزاندا باسەو دەکرێت کە نرخی کەلوپەلەکان پێداویستیەکانی ڕۆژانە گران بووە هاوڵاتیانی ئەو ناوچەیە دەڵێن هیچ کۆنتترۆلکردنێکیش بەسەر نرخی کەلوپەلەکاندا لە بازار نیە و دوکاندارەکان بە کەیفی خۆیان نشتی واتە نرخی شتومەکەکانیان زیاد کردووە با بەیەکەوە بینەری ئەم ئازلایڤە بین کە لەلایەن هاوکارم هەرم زافەوە ئامادە کراوە. بەڵێ دیارە ئەوەی کە ئێستا ئیبینن ناو بازاڕی شارەکانی گەرمیانەوە ئەم ناوچەی گەرمیانیش بە تایبەتی شەوانی ڕەمەزان زۆر قەڵەباڵغی بەخۆوە بینی ئێستاش کە لە جەژنی ڕەمەزان نزیکە بینەوە و چەند ڕۆژێکی کەممان ماوە قەڵەباڵغی زیاتر بە بازارەوە دیارە دەچمە لای دوکاندارەکان و ئەو هاوڵاتیانەی کە سەردانی بازارەکەن بە مەبەستی ئەوەی بزانین تا چەند ئەو قەیرانەدارایی کە 2 ساڵە ڕووی کردوتە هەرێمی کوردستان کاریگەری کردووە تا سەر هاوڵاتیان کە دێنە بازار بۆ شتکڕین ئەمە دوکاندارێکە من پرسیارێک لەم دوکاندارەکەم ئەگەر باسی ئەومان بۆ بکەی ئەم ساڵ بازارتان چۆنە وەشتکردین زیادی کردووە یاخۆت کەمی کردووە سەرەتا بە خێراتتانێک بە خێرمێن بەسەر چاو وەڵام ساڵ بە بۆنێم قەیرانەوە بۆ بۆنێم وەزعەوە و بۆنەی بێڕاتبی و نەختیە لە گوێرەی پار لە گوێرەی ساڵ پار ئەمساڵ کەمی کردو زۆر پارە نیە موچەکە وڵاتیان زۆر گلەیەکەن ئەڵێن کەلوپەل و خواردەمەنی و هەموو شتەکان گران بووە چەند واتان کرد وڵای هەر وەکو خۆیەتی بەڵام چیە خەڵک پارەی ناچار بڵێ ئەشیاگە گرانە پارەگە گەر نەبوو ئێمە ساڵان شەر ئەمانەمان بوو هەرەمان فرۆش بەڵام ئێستاگە نەختیە پارەگە نییە خەڵک تۆزێ پیان ناگەیە پارەگەی ڕاتبەگەیش کەم تێدەسوە 3 مانگەوەری نەگرێت 4 مانگەوەری یا نیم موچێ وەرگدە هەیە ڕاتبەیە کەم وەرگدو ناچار ئەڵێ ئەشیاگە گرانە تۆ ئەگەر پارە نەبوو تامان ئەشیاگە هە گرانە باشە دەست خۆش بێ زۆر سپاس دەچمە لای ئەو دوکاندارانەی تر تا بزانم ئەوان چۆن دیارەوە دوکانێکی چەرەزات و شیرینەمەنیە ئەویش باسی ئەومان بۆ بکات تاوەکو بزانین خەڵک ئەمساڵ چۆن ئەو شیرینمەنی و ئەو چەرەزاتانە ئەکڕن ئەگەر کامیرەمانەکە بێت لەگەڵما بۆ ئەوەی زیاتر باسێکی ئەو شیرینمەنانش بکەین تاوەکو بزانین ئەم کاتت باش چۆنی ئەگەر پێمان بڵێیت ئەمساڵ خەڵک زیاتر شتەکڕێ یاخۆ ساڵی پار و بازاڕی ئێوە چۆنە بە تایبەتی لەم شیرینی مەنی فرۆشتن و چەرەزات فرۆشتانە وەڵی بازاڕوان لە چاو ساڵانی تر دابەزیۆ بڵێتون دەڵێ چکە بە خۆ دەزانانی قەیرانی دارایی قەیرانی داری تاسیری لیان کردووە بازار بەعام نەکەریێمە هەر هەمووی دابەزی و زیاتر بەس ئەوەی لێرە کە بازار مشری ئەمانە کرێ ئەم چەرەزات و ئەم چکلێت و ئەم شتانە وەک ساڵانی ڕابردوو خەڵک ئەیکرێ ئەکڕێ بەس وەک بێشتر نییە چکەوەی ئەکرێ زیادرەوەی عربەکان برا عربەکانمان لێراگەن ماسەڵە کاریگەری باشتیان لێرەسەر بازار بەس و کوردەکان سپاس دایەکیان تۆش ئەگەر قسێکمان بۆ بکەی هاتووی چی بکڕی وەڵا هاتمە شیرینی بکڕم بۆ جەژن بۆ جەژن ئەم قەیرانی دارایی و ئەم وەزعی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان هیچ تاسیری کردووە لە ماڵان و لە خێزانەکان ئیشەڵاتەوەی ئەوش ڕدەوی ئینشەڵا خۆشی و سەلامەت ئەم ساڵ نیاز تێ بڕێ بۆ هیچکە لە ڕۆژانی جەژنە نەوەڵڵا نەوەڵا ڕۆڵێکیان من نەخۆشم کەمێت ئینشاءڵڵا لەخوای گەورە داواکارین تەندروستیەکی باشت بۆ بێ دەرچمە لای دوکانێکی تر ئەمیش ئاڵتونچوویەکە ئەگەر ئەویش باسی ئەومان بۆ بکات دیارە ئەم دوکانانەیش زۆر لە جەژنانە زۆر قەرەباڵغن و خەڵکێکی زۆر سەردانیان نەکات کاک عوسمان ئاڵتونچی یەکێکە لەو من هەموو جارەکە بینم مێرە زۆر قەرەباڵغە بەس ئەم شەو هیچ ژن و ئەو کچالە نابینم کە دێن بۆ ئاڵتون کڕین بەخێر بێن بەسەر چاو بەڕاستی قەیرانی دارایی تەسیری لە هەموو شتێک کردووە
لە هەموو ماڵێک کردووە بگرە قەیرانی ئابووری تاسیری لە زەڕەنگەر کردووە تاسیری لە کڕیار و فرۆشیار کردی ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی پارە کێشەی بینی نێوانی هەرێم و ناوەند بەغداد کێشەی داعش کێشەی کۆمەڵایەتی کێشەی دابەزینی نرخی نەوت ئەمانە ئەم قەیرانە شتی هەپەڕێنین و کوردستانی شەکەوێتەوە سەر پێی خۆی وەز یابووریشمان باشە بێ پرسیارێکی ترت لێ بکەم ئەم ساڵ ئەو ژن و کچانەی دێنە لای تۆ ئاڵتونە زیاتر ئەکڕن یاخۆت زیاتر ئەفرۆشن باوەڕکە ماڵی وایە یەک مستیلەیەکیە دێبی فرۆشیە بۆ ڕەمەزانیا بۆ جەژنایە بۆ دڵخۆشکردنی مناڵێ داوا لە دەوڵەمەنەکانەکەم داوا لەوانەکەم حاڵیان باشە نەختێ بەخۆیانە بچنەوە یارمەتی هەژارەکان بدەن فەقیرەکان بدەن بادڵ ئەوانیش خۆش بێت بەڕاستی خەڵکە فرۆشێ مستیلەیەکی فرۆشێ توانای کڕین زۆر کەم بووەتەوە دەستخۆش بێ زۆر سوپاس دیارە وەکو ئاماژەم پێکرد ئەگەر کامیرەمانەکەم بچێتە دەرەوە بۆەوەی منیش وەکو ئاماژەم پێکرد ئەمە ناو بازاری شاری کفریە و یەکێکە لە شارەکانی گەرمیان قەرەباڕێکێکی زۆر بە بازارەوە دیارە ئەم خەڵکە هەمووی ڕووی کردوتە بازار بۆ کڕینی پێداویستیەکانیان چی لە کەلوپەل و چی لە خواردەمەنێ جۆرا و جۆرەکان بێ بۆ ئەوەی جەژنی ڕەمەزانی پێ بەسەربەرن بەڵام من پرسیارم لە ئەو دوکاندارانە کرد ئەوان باس لەوەکەن قەیرانی دارایی کاریگەری کردووەتە سەر بازاڕیان واشت فرۆشتن واشت کڕینیش بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو لەلایەن خەڵکەوە کەمی کردووە و سەر ڕای ئەوەیش هاوڵاتیان گلەی ئەوەکەن کە کەلوپەل و پێداویستیەکانیان گران بووە و لە هەمان کاتدا ئەوەی دەمەوێت ئاماژە پێ بکەم هێزە ئەمنیەکانی کوردستان بە تایبەتی دەستگاکانی سەر بە وەزارەتی ناوخۆ چی لە پۆلیس چی لە ئاسایش چی لە پۆلیسی هاتوچۆ هێزەکانی فریاکەوتن بە تەواوەتی لە ناو شارەکانی کوردستاندا بڵاو بوونەتەوە لە دەڤەری گەرمیان بۆ ئەوەی ڕێو شوێنی ئەمنی تونند بگین نەبەر تاوەکو جەژنی ڕەمەزان بەخۆشی و بە ئاسوودەیی بۆ خەڵکی کوردستان تێبپەڕێت و ئەم ناوچەیەش ئەگەرچی ناوچەیەکی نزیکە لە هێڵەکانی بەرگریکردن لە خاکی کوردستان ناوچە گەرمەکانی شەڕ لەگەڵ داعش بەڵام پێشمەرگە لە سەنگەرەکان هێزەکانی ناوخۆش لە ناو شارەکان ئاسایشیان دابین کردووە و بۆ هیوایین جەژنیش بێتە جەژنێکی خۆشی و ئاشتەوایی نێوان هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان من هیچم نەماوە دەگەڕێمەوە بەلایەوە بۆ ستودیۆ. سپاس بۆ هاوکارم هەرێمجاف کە ئەم ئازلایڤەی بۆ ئامادەکردوون بڵێ لە تەوەری تەندروستی دکتۆر هەستکەریم هەم هاوکارمە لە کوردستان 24 بەرپرسی دێسکی تەندروستیە لە کوردستان 24 و بەرنامەی ساڕێژ پێشکەش دەکات لە کوردستان 24 وەروە پزیشکی شارەزە لە نەشتەرگەری گورچی لەو میزەڕۆ دکتۆر هەست بەخێر بێت دکتۆر یەکەم جار بە گرنگی ئاو دەست پێ بکەین دواتر دێنێ سەر گورچیلە گرنگی ئاو بۆ لەشی مرۆڤ چییە؟ گرنگی ئاو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بە خۆی پێکهاتەی لەش لە 16 تا هەفتایی لە ئاو پێکهاتووە لەشی مرۆڤ ئەو ڕێژە زۆرە ئاوی تێدایە بەردەوام لەش پێویستی بەم ئاوە هەیە بۆ جێبەجێگەیاندنی ئیش و کارەکانی لە هەر لە هەرسکردنی خواردنەوە بیگرە هەتا دەگاتە سەرجەم ئەو فرمانانەی کە ئۆرگانەکانی تری وەکو هەناسەدان وەکو گورچیلەکانی وەکو ڕیخۆڵەکان یان هەتا وزە و جوڵەی ماسوولکەکانی هەمووی پێوەستە بۆی کە تا ڕادەیەک پێویستی بە ئاو هەیە بۆی کارلێکە چیمیاویەکان کە لە ئەنجامێ بێتە هۆی ئەنجامدانی ئەم کارانە بە واستەی ئاوە تێپەڕ بێت لە هەمان کاتە لەش ئەم ئاوە کە وەردەگرێ بەکاری دێنێ وەکو کارای یاریدەدەر بۆ سەرجەم ئەو هاوکێشانی کە لە ناو لەشدا ڕوودەدا هەر لە فرێدانی ئەو ژەهر و تۆکسینانی کە ڕۆژانە چ لە ئەنجامی هەڵمژینی هەواوە بێت لە ئەنجامی خواردنێکی کە بەشێکی زۆر بڵین سوودی لێوەردەگرێت لەش باش بەشەکەی تری کە پێویستە بکرێتە دەرەوە هەموو ئەمانە پەیوەندیان بۆ هەیە کە کە خۆت پزیشکی شارزای تا چەند سوودی بۆ گورچیلە و میزەڕۆ هەیە بێگومان لەبەرەوەی کۆئەندامی گورچیلەیان کۆئەندامی میزەڕۆ کۆئەندامێکی حرەکی ینی بەردەوام لە جوڵەدایە ئیشەکەی دیارە ئەو ئاوەی ئەو خوێنەی کە لە ناو لەشمانە هاتوچۆکە بەردەوام بەشێکی زۆری لە ناو گورچیلەکان فلتەرەکرێت دەپاڵێورێ ئەمەش لە ڕێگەی خوێنەوە کە داخل دەبێت
هەرچەند ئێمە بتوانین ئاو زیاتر بخۆینەوە لە ناو گورچیلەکانمان ڕێژەیەکی زۆر میز ئەتوانێت باشتر دروست بێت کە میز دروست بوو بۆ پاڵپیۆنانی ئەو ژەهر و شتانی کە باسمان کرد بە ئاسانتر لە ڕێگەی میزکردنەوە دێتێت. تو باستەوەکەی ڕێژەیەکی زۆر لە شی مرۆڤ لە ئاو پێکاتەوە کەواتە مرۆڤ پێویستی بە ڕێژەیەکی زۆری ئاو خواردنەوەش هەیە لەبەر ئەوەی ڕێژەی لەش لە ئاو پێک هاتووە کەواتە ئەو ڕێژەی دەبی ڕابگیرێ مادام 16 تا هەفتای لەش لە ئاو پێک هاتووە کەواتە ئەو ڕێژەیە بێ بە جێگیری بهێڵینەوە لەبەر ئەوە ئێمە ڕۆژانە ئاو لە لەشمان دێتە دەرەوە چ لە ڕێگای میزکردنەوە بێت چ لە ڕێگای ئارەقکردنەوە بێت تەنانەت هەناسەدانیش بەشێک لەو ئاوا لە لەشمان دێتە دەرەوە کەواتە بەردەوام بۆ تعویزکردنەوەی ئەو بڕە ئاوا ئەمە پێویستە ئاگامان لە حساباتی ئاو خواردنەوە هیچ بڕێکی دیاری کراو هەیە کە ڕۆژانە مرۆڤ چەند ئاو بخواتەوە بێگومان دەوەستێتە سەر کەسەکە لە ڕووی پێک هاتەی لە شیەوە تا چەند لە چەند کیلۆ پێک هاتووە بەرزیەکی چەندە و هەروەها دەکەوێتە سەر ئەو ژینگەی کە تێیدا دەژی لە وڵاتێکی وەکو باشووری کوردستان کە ئێمە تێدا دەژین بە تایبەتی لەم وەرزەدا پلەی گەرمی زۆر بەرزە کەواتە لەش لە ڕێگای هەناسەدان و ئاڕکردنەوە بڕێکی زیاتر ئاو لە لەشی دێتە دەرەوە کەواتە چ لە ڕێگەی میزکردنەوە بێت چ لە ڕێگەی هەناسەدان چ لە ڕێگەی ئارەقەوە بێ ئەمە ئاو لە دەست دەدەین بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ کەسێک نابێت کەمتر لە 2 لیتر ئاو بخواتەوە ڕۆژانە ئەو بەپێی نابێت کەمتر بێ نابێت کەمتر بێ بێگومان ئەگەر ئێمە مقارنەیەکەین بە وڵاتی خۆمان ئەبێ ڕێژەکە زیاتر بێ بەلانی کەمە بێت 2 لیتر خۆینەوە 2 لیتر لەوانەیە لیترێک نەخواتەوە لەوانەیە هەبێت ئەو کێشەکە هەیە بۆ منە تەبیعەتی نابە ناتوانێت بیخواتەوە ئێمە ئەوەشمان هەیە بە شێوەیەکی گشتی مرۆڤەکان لە کاتی ژیانیاندا بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو مرۆڤانە تۆزێت دێمەکارن ینی چاوەڕێکن ئاو بێتە بەردەمیان ئەنجا بیخۆنەوە ئەو هەڵسو کەوتە بە شێوەیەکی گشتی هەندێک کەسەیە بە ئاو خواردنەوەی خۆی ملتەزیمە بە ڕێکپێکی دەیخواتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو لەوانم کە بە زۆری شاو ناخۆمەوە ئەنجا ئەوە پێتەڵم ینی چاوەڕێتێکی ئاوەکە بێتە بەردەمن لەوانەیە ئەوەکە بەردەمیش نەبێ بەس تەبیعەتم نابە لەوانەیە کەس کەشە بێت تەبیعەتی نەبا پێی نەخورێت ڕاستە پێ نەخورانەوەکە دەمێت لەسەر ئەوە پێ بڵم پێ نەخوراوەکە شتێکی کاتیە ڕاهاتنە لەش ئامادەیە بۆ ڕاهاتن هەر دەقەیەک زۆر کەس هەیە زانستی پزیشکی پێ دەڵێ بەیانیان کە هەڵدەستی لە خەو بەلانی کەمەوە 2 لیتر ئاو بخۆرەوە ئەو 2 لیتر ئاو خواردنەوەیە چییە کاتێککە مرۆڤ دەنوێ چەند کاژمێرێک لە کاتی شەوە مائیدەی وەکو بڵێ وەکو میزڵدانێک وەکو بڵێ هەوای تێدا نەما بێ ئاوها کرژە بێتەوە بە سەرێکا بڵێن پوچە بێتەوە کاتێککە ئەو ئاوە دەخواتەوە تا ڕادێکی زۆر دیوارەکانی گەدە چالاک نەبنەوە ئامادە دەبێت بۆ وەرگرتنی خواردن چونکە خواردنی بەیانیان هەیە خواردنی نیۆڕۆ هەیە خواردنی ئێوارە هەیە بە تایبەتی کە ئێستا لە ڕەمەزانین بە درێژایی ڕۆژ هیچ خواردنێک ناخۆی کە ئەگاتە ئێوارەکەی لە کاتی ڕۆژوشکاندن پێویستە بڕێک ئاو بخورێتەوە بۆی ئەو ڕیخۆڵەیە یەکەم شت ئەو گەدەیە ماسوولکانی چالاک ببنەوە دووەم هەرچی ژەهر و شتی پێشووە یان ئەو مولولانەی کە لە دیوی ناوەوەی ڕیخۆڵەکانمانە هەیە بەردەوام چالاک بێتەوە پاش ئەوە بە چەند دقەیەک بە چەند خولەکێک زیاتر لەوانەیە بۆ کەسی ڕۆژوان ئاسان نەبێ بەڵام دوای سعات ئاو بخۆرە لەبەرەوەی برسێتی و تەحملناکە بەڵام هەر چۆنێک بێ دەقەیەک ڕابوەستێ ئەنجا دەست بکە بە وەرگرتنی ئەو خواردنەی کە ئیتر لەسەر سفرە دانراوە خواردنە قورسەکەیە کە برنجە کە پڕە لە پرۆتینات پڕە لە چەوری بۆی هەم گەدە هەم ڕیخۆڵەکان ئامادە بن بە وەرگرتنی ئەو خواردنە باشە ئەوانێت کە بۆ من هەندێک شلەی دیکە هەیە ئایا جێگای ئاو پڕ دەکەنەوە بۆ منە ئەمانیش هەر لە ئاو با بڵێن دروست دەکرێن بۆ نمونە شلەیە یاخود نیسکە یاخود شەربەتە چایە ئەمانە بە هەمان شت جێگای ئاو پڕ دەکەنەوە خۆی ئەو خواردنەی کە ئێمە دەیخۆین تەنانەت ئەگەر خواردنی ڕقیش بێ ینی وەکو با بڵێن ئەگەر خەیارێک بێت ئەگەر برنج بێ ئەگەر گۆشت بێ ئەوانش بەشی خۆی ئاوی تێدایە لەش دەتوانێ ئاویان لێ دەربێنێ و ڕێژەیەکی زۆریش لە ئاو لە خواردنی ڕقەوە وەردەگرێ لەش بەڵام کاتێک کە بین بزانین بەدیلی ئاوچیانی جێگرەوەی ئاوچیە وایە هەندێک خواردنەوەی تر هەیە مەسەلەن چایە شەربەتە وەکوتۆ ئەمەژت پێکرد ئەوانش ڕێکی زۆر ئاویان تێدایە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بەو ڕێژە ئاوەی کە حازرە لە ناو ئەو پەرداخی کە ئاوی تێدا دەیخۆیەوە بەراوردیش بکەین لەگەڵ ئەو شەربەت وشتانە بێگومان بەراورد ناکرێت بەڵام لە هەمان کاتە ئەتوانین بڵین ئەوانیش ئاویان تێدایە چایش ئاوی ڕێژەکەی لەوانەیە کەمتر بێگومان بە تایبەتی زۆربەی میوەکان
زۆربەی میوەکان ئەوانەی کە میوەی تەڕن و لە وەرزەکانە هەن ئەوانە ڕێژێکی زۆر ئاوێن تێدا دەتوانن بیخۆینەوە بەس شەربەتەکە لەسەر شەربەتەکە زۆربەی ئەو شەربەتانەی بەداخۆکە ئێستا دەفرۆشرێ و ئەوی پێدەکرێت وەلە ئەوە کۆتایی مانجی ڕەمەزانیشە خەڵکێکی زۆر خواردێتەوە زۆربەی زۆری ئەو شەربەتانە لە پاودەر لە مادەی وشک دروست دەکرێنی شەربەتی فرێش نین ئەگەر مقارنەی بکەین بڵین ئەگەر شەربەتێکی پرتەقاڵی فرێش بخۆین بێگومان زۆر باشترەوە واتەمە بەست لەوەیە ئەمانە زیانیان دەبێت بۆ لاشەی مرۆڤ زیانەکە چیە کۆمەڵێک مادە هەیە مادەی کیمیاوین کە چ لە ڕەنگەکە بێت کە تێدەکرێت چ لە هاڕینی ئەو تامە بێت کە دەکرێتە ناو ئەو تامانە هەمووی بە شێوەیەکی دەستکرد دروست کراون ینی ئەگەر تامی سێو بێت تامی سێوەکە لە ڕووی کارێکی کیمیاوی پەیدا کرا ئەو شەربەتەی لێ دروست کراوە ئەو جۆرە شەربەتانە ئەگەر بڵین زەرریشان نەبێت سوودێکی ئەوتوانیە بەڵام بێگومان نیشتنی ئەو جۆرە ڕنگانە یان ئەو تامانە کە زۆر جار لە گورچیلەکانە دەنیشێ دەبێت هۆی دروستبوونی ڕەمل و بەردووانش لە بازارەکانە شەربەتێکێ دەڵێت 100 نازانم چییە ئەوەی کە دەڵێ 100 ڕێژێکی کەمدا دەنێت دەکەوێتەوە سەر ئەو فرۆشیارە بەڕێزە ئەگەر ئەو خۆی پێوە هیلا کردبێت چونکە ئامادەکردنی شەربەتی فرێش لەوانەیە بۆ هەڵگرتنی ئاسان نەبێت بۆیە زۆربەی زۆری ئەوانی کە بە شێوەیەکی زۆر دەفرۆشن مەجبورە بن بەشێک لە شەربەتەکان تێگەڵ بکەن لەگەڵ کۆمەڵی مادەی بەسەر چوونەکەیەتی بێگومان لە هەڵگرتنێتی لە ئامادەکردنێتی هەروها لە نرخەکەشێتی شەربەتی فرێش دائیمەن لەوانەیە لە ڕووی ئابووری وەرچەندە مشارە زانیم لەوانەیە لەسەر دوکاندارەکە زیاتر بوەستێ بۆی ئەو پاودەرانە هەرزانترن دروستکردنیان بە ڕێژەیەکی زۆر ئاسانترە و تامەکەشیان تا ڕادەیەکی زۆر خۆشە بە تایبەتی ڕێژەیەکی زۆر شکلی تێدەکەن کە بۆ ڕۆژەوان پێی خۆشە ئەو شیرینە لە ویدیۆ زۆر جار با بڵێن هەر نە زۆر جارەمە ڕوو دەدات کە خواردن دەخورێ بەشێکی با بڵێن وەکو پاشەڕۆفرە دەدرێ هەندێکشی دەمێنێتەوە ئەو ئاوە تا چەند گرینگە بە تایبەتی هەندێک کەس کە با بڵێن ئەوەی لە نێو ڕێخۆڵیدا دەمێنێتەوە پاشەڕۆیە ڕق دەبێ بەڵێ خۆی بەتایبەت ئێمە پێی بڵێن کە قەبز بەڵێ یەک لەو گرنگیانەی کە ئەگەر یەکێک بەردەوام بێگومان کارەکە بەم شێوەیە ئەگەر ئێمە نەهێڵین بگەینە حاڵەتی تینوبوون چونکە هەر حاڵەتێکی تینوبوون بەمانای وشکبوونەوەی بەشێک وشکبوونەوە ڕوویداوە چونکە ئەو هەستەوەرەی کە لە ناو مێشکە کە بڵێن سیگناڵەکە دەدا دەڵێ پێویستە ئاو بخۆیتەوە ئەوە مانە زانیوێتی وەکو جەڕەسی سەعات وایە پێت دەڵێ لەش وشک بۆتەوە کە گەیشتە ڕادەی وشکبوونەوە ئەو تۆ لە کاتێ پێویستە ئاو بخۆیتەوە خۆی فەلسەفەکە لە چیە نەهێڵی ببورە تینوبی کە تینوبوو یعنی وشک بۆتەوە بەنسبەت ئەو خواردنەوەی پێت بڵێت تینو بووی تۆ خۆت بێگومان ئەوەی کە بڵێن زانایانی پزیشکی زیاتر ئاماژە پێ دەکەن لە هەر سەعاتێکە پەرداخێک ئاو بخورێتەوە بەنسبەت ئەوەی کە ئاو هاوکار بێ بەڵێ کەم خواردنەوەی ئاو دەبێتە هۆی دروستبوونی ئەو حاڵەتی کە تۆ باسی کرد قەبزی لە بەرەوەی ئاو وەکوبوتم بۆ کرشبوونی ماسوولەکانی ڕێخۆڵە دکتۆر لەگەڵم منەوە دەستمەلای یاوکارم سەدەخەرەن لە دیاربەکرەوە لەگەڵم دەبێت سەدە قەفدەمێتە باش یەک دوو ڕۆژ بوو حەسەن کاکۆ بمڕە بوو ئەو دوچوو جهێن باڵکێش ئەو پراک و لەور هەیە یانژی دچوو دەوەرە سوور ئەو ئاڤژەنیت کردنەک خورتا یانژی چوو بوو ناو بازارێدا کەزە با دیاربەکرێ هەبوو کو بناو و بانگە تونەها تو کوێ کو دەرێ تو دخوازیت چ تشتێ باڵکێش یە باکوورێ کوردستانی و تایبەتیژی شارە دیاربەکرێش بوو مەڤە گوێزی کەرەمکە شەواوە و بینەری کوردستان 24 باش و قاندیلەوە بمبارەك پیرۆز بە ئەمژی لە مزگەفتە مەزن یا دیار بکرێنە کۆ ماسوبانیا gelek ئۆڵ و باوەریە ژی کریە نەهاژی وەک مزگەفت تێ بکارانین بەڕاستی بە میماریە خۆ جیەکی باڵکێشە لە دیار بکرێ ئەم بێژن بەناو بەرهەمێن سەرەکیên دیرۆکیدایە بە تایبەت لەڤەر سەعاتەکە ڕۆژێ هەیە کۆ ئەم بێژن لەسەر جیهانێ کێم جیا ئەو سعات هەیە نا ئەم لە ناو مزگەفتێنە ji ber ku şeva qandîlê îro mizgefta mezin ya Diyarbekirê vekiriye wek hûn li pişt me dibînin li vir jî em bêjin êdî sofra paşîvê yanî ev bernameyek ku em li ser wateya xwe didewê niha paşîv tê amade kirin ev biraderan di vê şevê de xwestine li vê mizgeftê em bêjin paşîva xwe bikin da ku rojiya xwe bi paşîva mizgefta mezin ya Diyarbekirê ve bikin ez ê hêdî hêdî ber bi wan va biçim
کاز بنرم که پیدا دکم که کی کردی زانه بو بنابرای او دا همه ام وی بگرن جمعه تودکاری نزدیک ببی نوی تاب خیر نویم احسانه احسان هون لور و سفره گشت کریه دبینم جارک نوشیجان و قندیلا و بمبارکی و دخوازی جبو وی شوه و بیجم پاشی و روژیه جدیار بکره پیامین چوا بدی براستی شفقه بخیره جهزار مهی بخیر تره جبروی وی شوه نوه که شوه دنیره مجی گو وی شوه ام بعبادتا و بذکر خود تعالی ام قلبي خوجي مطمئن بكن و جبر في شوي ما قام باشوي خوجي دوي مكاني مبارك تام شاب كن باشه از دخوازم ویا بپرسم یعنی دمک درجه لور آلوزین روشک شرکی خطر نبخوش هیا یعنی هون دخوازن دوی درباره دا چه ببیجن دوی روژا پیروز دا دعای وجه بو آشتی هون چوا دعات براستی لوی داره کس نه کولاندنا جی کید خوازه نه شر و تقین کید خوازه نه کشتنا یک انسان کید خوازه وی ولاتی جه صحابه یعنی هره لهنک جیاد وین جه زبشوانه وی داره عستی خو جه صحابه جه مکه جه مدینه حتی وی داره هاتیه جمرا مهینه تشته خوش کریه مهینه قرآن کریه ما هنا أخلاق رسول الله كريا أم دخوازم بفيت تشتي ورا الناس كرن أم ناخذم بالشر وبالتقيني بكولانا عرضا بكولانا بردرية إنسانا أم ناخذم ورا بيراني أم دخواز باشه جبر ویجی و مزگفت داجی براستی دوی روزی داجی مگلک جی گریان لیک جین و کریت نبون هر سال کولان دیاربکر گشت بون او بون او مترسی نهاتو دخوازی ام بیجن جبو بینره ما پیامکا چوا بدی أنا إيرو الفيدري قالك إنسان هاتبون تراويحها هم ببيركا هم بظلامها از بدلي خزانم كو وكي كو بالصحابية را لميج ذكرن ودستي وانجي راببون للدعاء دعاء ذكرن جبو خدای تعالى كو حضور الفيدري تشبه كل فيدري شر وتقين شيء نبي كل فيدري اشتي تشبه نوع انسان هذا يعني انسان كل فيدري بند قلبي وند تف ياد شو الفيدري نيفي زلام بون نيفي بيرك بون افجا افرس مجي بركي يعني برتشكي خوش بون يعني ام دخوازن كو بيرك مجي الجامعه مدابن ام جي دخوازن ام تفي حب لميش بكن وقتا كو ام ديني خو ندن ناس كرن بتشكي yanlış دين فهم كرن جي هنك دني بتشتي نخوشي دينم بيراني باشه امجي سپاسيتات كه اس بچكشي لحواله هذا يك تشكي جي دوام بكم براستي فدري ولات الصحابيه يا هاتنا فدري اي مزالي وانجي الفان درهنن امجي براستي جنج فدري يعني ام جراتين غوتن تركيا جنشlik وقفي بسر فعاليات ويم مقام إشتى وقت شابكن لدياربكر هنك فعليا نخوشي تشي دبن في دري جي الصحابية يا في دري بيا ولات إسلامي أم نايلن كوفا ولات كي دنيجي ام سپاسيتات كن مالتا و ام بچك نيزي كي وان ببن بكورتاي امي جوانجي بپرسن هون تخوازن چه ببيجن گوتنك و هيا گلو وچاخه نوشجان و جوهره بله دیار بکره مزگفتا مزن یا دیار بکره ام ایشه بوی آوایی بون میوان پاشیوه به پاشیوه لمزگفتا مزن دشوا که خیرین و بردلی هزار ام بیجن روژایه در روژا قاندیله دا ام مزگفتا مزن بون نها از گوتنه ددم هولیره لێسپاس بۆ هاوکارم سدەخێران کە لە یەکێک لە مزگەوتە گەورەکانی شاری دیاربەکرەوە لەگەڵم بوو سپاس بۆ میوانەکانیشت بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابتان باس لە
خۆلاوەزکردن یاخود زایفکردن دەکرێت بە ئاو ئەمەیان چۆنە و ئایا ڕاستە دەکرێت ئەمەیان خۆی بە شێوەیەکی گشتی ئاو وەکوتم بەشدارە لە کۆمەڵی کارلێک کە لە ناو لەشدا ڕوودەدا هەر فرمانێکی لەش لە ڕێگەی کۆمەڵە کارلێکێکەوە کە پێوترێ مێتابۆلیزم یان بە عەربی پێوترێ ئەلئەیض ئەو ئاوەک هەرە یاریدە دەرەتێیدا هەر جۆرە چالاکیێکیش مێتابۆلیزم زیاد بکە هەر شتێک کە مێتابۆلیزم زیاد بکە وەکو وەرزشکردن کە مێتابۆلیزم زیاد دەکە پێویستی بە سووتاندنی وزەیەکی زۆرە کەواتە ئەو وزەیەش لە کوێ وەردەگرێت لەو خانە چەوریانەی کە بۆتە هۆی قەڵەوی و وای لێ کردو ئەو کەسە لەشی کێشێکی زۆری کێشی لەشی زۆر بێ بێگومان ئاو بەشداری لەو مێتابۆلیزماکە ڕێژەکەی وەزنهێنانە خوارەکە یانێتە خوارەوە نمونەیەک لۆ بێنمەوە لە کەنەدا 20 کەسیان هێنابوو کە کێشی لەشیان زۆرە 10 کەسیان جوداکردنەوە 10 کەسی تریش ینی کردیان نە دوو گروپ بەشێکیان هاتن پێش نان خواردن پێش ژەمەکەیان هەردوو لاشیان بەپێی ستانداردێک بۆ هێنانە خوارەوەی کێشیان و لەگەڵ یا وەرزش پێش نان خواردنیان نیو لتر ئاویاندا بە 10 کەس بۆ ماوەی 12 هەفتە ینی پێش هەر ژەمێکی نان خواردن بە نیو سعات نیو لتر ئاویان خواردەوە پاشان ئەنجامەکان بەراورد کران دەرکەوت ئەوانەی کە پێش نان خواردن ئاویان خواردێتەوە بە نیو سعات 140 زیاتر لەوانی تر کێشیان هاتوۆتە خوارەوە یاخەواتە ئەوە شواس ناکەیەوە بێت کە مایدەیان پڕ بووە لە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوە یەکەم شەهەی خواردنەکەیان کەمە بێتەوە کەمە بێت دوو ئەو ئاوە بەشدارە بێت لە کاتێک ئەو بڵین پرۆتین و چوریە هەڵدەمژێت لە ڕێخۆڵەکانەوە وای لێ کات زیاتر تێبشکێ و کەمتر خەزن بکرێ بە شێوەی چوری کەواتە لێکۆڵنیوە زۆرن لەسەر ئەوەی باشە دکتۆر ئەمانە کە ئاو دەخۆنەوە با بڵێن دواتر خواردن ئەی باشە دواتر با بڵێن زووتر هەست بە برسێتی بوون ناکەن لەوانی دیکە هەستکردن بە لەوانەیە هەرسکردنی ئاو لە نێوگەدەدا ئاسانتر بێت لە وەک لە خواردن خۆی مەبەستەکە لەوەیە کە هەتا برسید نەبێت کێشی لەش نایەتە خوارەوە بەس ناشکرێ هیچ نەخۆیت بڵێ هیچ ناخۆم بۆی کێشی لەشم بێت خوارەوە خێر خواردنەکە دەبێت بەراورد بکرێت لەگەڵ ئەو ڕێژە کالۆری کە تۆ لە کاتی برسیبوونە دەیسووتێنی کالۆری زیادت هەیە بە واستەی ئەوە گەرمۆکەی پێڵن بۆی بسووتێ بۆی بێتە خوارەوە ئاو بێگومان لەوەیە هاوکارە ئەی جیاوازی وەرزەکان لە ئاو خواردنەوەدا تۆتت نابێت لە 2 لیتر کەمتر بێ لەوانەیە لە وەرزی زستاندا هەبێ زۆر کەمتریش بەکاربێنێ ئاو خۆی پێویستیوازی هەیە ئەو ڕێژەیە گۆڕانکاری بەسەردا بێگومان پێویستی لەش بە شێوی ستاندار 2 لیترە ئیتر ئەوە لە بڵین با بڵین لە سارترین وەختە بە ناوی لێ بنین بەپێی وڵاتی خۆمانیان بەپێی ئەو کەشوایی کە تێدا دەژین لەگەڵ گەرم بوون ئەبێ ڕێژێ و ئاوە زیاد بکرێ چەند تێبینیەک هەیە حەزم لێ بینەران ئاگیان لێ بێت یەکەم ئافرەتی کە تازە منداڵی بۆ و شیری سروشتی داتە منداڵەکەی خۆی دەبی لە کەسێکی تر زیاتر ئاو بخواتن ئەوانەی کە بەتەمەنن پێویستە کە سوکارەکانیان یان دەوروبەرەکەیان ئاگیان لێبێت لەبەرەوەی لەگەڵ بەتەمەن بوون ئەو هەستەوەرەی کە پێتەڵێ پێویستت بە ئاوە وەکو بڵێ کەمتر ئیش دەکات وەکو کەسێکی ئاسایش ناکەواتە بەتەمەنەکانە بێ ئاو زۆر بخۆن ئەوانەی کە وەرزش دەکەن لە کاتی وەرزشکردن و لە پاش وەرزشکردن پێویستە ئەو ڕێژە ئاوی لە ئەنجامی وەرزشکردنەکە هاتوۆتە دەرەوە ئەوانە هەمووی تەعویز بکرێتەوە منداڵ یان لە کاتێکە کە چەند حاڵەتێکی نەخۆشی هەیە وەکو لە کاتی ڕەشانەوە سکچوون ئەوانە ئەو حاڵەتانن کە پێویستە ئاوەکە زیاد بکەین لە 2 لیتر نامێنێت بەڵێ باشە ئافرەتی دووگیان بۆچی پێویستە ئاو زیاتر بخواتەوە ئەوەی مەبەستم بوو ئافرەتی شیر دەر ئەوەی کە منداڵبوون کە منداڵە کاتە سەر دنیا بۆچی زیاتر لەبەرەوەی ئەو شیرەی کە لە لەشی دێت ئەگەر هەر بە بڵین بە شێوەیەکی ئامی تەماشای بکەین ئەو شیرە کە لە لەشی و ئافرەتە دێتە دەرەوە بەشێکی زۆر ئاوی تێدایە ئەو ئاوە لەسەر حسابی لەشی ئەوە کەواتە ئەو بێت تەعویزی بکاتەوە بەڵێ دکتۆر دەچمە سەر ئاو بەجێ دێڵین دەچینە سەر گورچیلە بە تایبەتیش بەردی گورچیلە لەوانەیە ئێستا باو بێ زۆر خەڵک هەبێ بەردی گورچیلەی هەبێ بەردی گورچیلە لە ئەنجامی چیەوە دروست دەبێ خۆی بەردی گورچیلە بڵین ئەو پێکهاتەی کە گورچیلە دروستیەکە میزە ئەوەی کە ئەگەر میز شی بکەینەوە پێک هاتووە لە بەشێکی زۆری لە ئاوە بەشێکی زۆری لە وردیلەیە پارتیکڵە ئەو وردیلانە لە ئەنجامی پاڵاوتنی ئەو خوێن لە ناو لەش گورچیلە لی وەردەگرێ و ئاوێداتە دەرەوە
کاتێک ڕێژەی ئەو ئاوە بە شێوەیەک دابەزی ئەو وردیلانە زیاتر بوو دەبێتە هۆی نیشتنی ئەو وردیلانە لە ناو کەواتە لەوە یەکتری ئەگرن یەکتریگرن دروستبوونی بەردەگەورە دەبێت یەکەم جاکەی بەردی کالسیۆمی چیە نازانم شتێکی وا هەیە بێگومان بەرد چەند شێوەیەکی هەیە ئەوەی کە لە هەمان باوترە کالسیۆم ئۆکزالێتە کە لە ئەنجامی پێکەوە نووسانی ئەو کالیسیۆمە بە دەوروبەری مادەیەکی لینجۆ لە ئەنجامی نیشتنی ئەو وردیلانە دروست دەبێت ئەبێتە هۆی دروستبوونی بەرد کە ئەوە بڵین 1970 زیاتری بەردەکانی گورچی حەزمەکەیان چەندە لە چەند بۆ نمونە گەورەتر نابێت بە پێی تا چەند کێشە هەیە لە کاری ئەو گورچی لێ ئەگەر حەزمێک دیاری نیە بۆ نمونە بەرد هەیە لە ئەنجامی جۆرە بەکتریایەکە دروست دەبێت لە ناو گورچیلەکانە کە ئەمە جۆرێکی زۆر بێدەنگ و هێمنە هەتا ڕێژێ هەتا حەجمی زۆر گەورە نەبێت پێی نازانین کە پێوترێ ستاگ هۆرمستۆن ئەوە حەجمی هەموو کلیەکە داگیرەکە بەڵام بەردەکانی تر بە شێوەیەکی گشتی ئەوانەی ئازاریان هەیە ئەو ئازارە سوودێکی هەیە بە پێی حەجمی ژنی ئازارەکەی بەردی وا هەیە زۆر بچووکە ئازارێکی زۆر دروست دەکات دنیا لە خۆی تێگەێنێ بەردی واشێ زۆر گەورەیە زۆر بێدەنگە بڵێ باشە نیشانەکانیان چین نیشانەکانی بەردی گورچی لە چین چ نیشانەیەکێ بۆ ئەو کەسە بزانێت کە بەردی گورچی لێ لەوانەیە پشکنین نەکە ڕاست بەڵام نیشانەکانی دەبێتی بێ ئەو کەسە بزانێت بە شێوەیەکی گشتی پشکنین بە شێوەی بەردەوام هەبێ یان سەردانک با بڵین سەردانکردنی پزیشک کەسی ئاسایی بوو چۆن بزانێت بەردی هەیە ئەگەر شانسی هەبێ بەردەکە ئازاری بۆ دروستکە ئەوە زوو پێڕادەگرین دەتوانین بڵین لەوانی هەندێک جار ئەو بەردە بە پێی جۆرەکەی و بە پێی حەجمەکەی تەنها بە دەرمان چارەسەر بکرێ بەڵام ئەگەر هات و بەردەکە فترەیەکی درایە نەهاتە خوارەوە ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەرێ بێ ئەمە چۆن دەزانێت بێگومان ئازار لە تەنیشتەکانی دروستە بێ یان زۆر جارە ئازارە دێتە بەشی خوارەوەی سک دەچێتە لای کۆئەندامی زاوزێ و هەروەها لە بەعزێ لە نەخۆشەکان لەبەرەوەی ئەو بەردە کە دیواری بۆری میز و ناو گورچی لە بریندارەکە خوێن لەگەڵی دێتە دەرەوە و لە هەمان کاتە میزی بە ئازارە بێ هەندێک جار تووشی لە کاتی ئازارەکەی تووشی ڕشانەوە دەبێ بەڵام ئەوەندەی ئێمە لە نەخۆشەکانمان بینیوانە ئازاری بەردی گورچی لە ئازارێکی زۆر توندە زۆر جار هەیە زۆر لە برا پزیشکەکان دەڵێ هەر لە دەرگای فریاکەوتنەوە داخڵ بوو زانیم ئەوە کێشەکەی بێت لەبەر تند ئێرە خۆیەگرێ و بەسەری ئاخوارەزانن باشە چەند ڕێگا هەیە چەند ڕێگا هەیە بۆ ئەوەی ئەو بەردەنی هەڵڕێت نازان باسی لێزەر دەکرێت باسی نەشتەرگەری دەکرێت ئەمانشتەرگەریەکان جۆرا و جۆرن خۆشببختانە ئێستا پێشکەوتنێکی بەرچاو هەیە لە کوردستان لە ڕووی چارەسەرکردنی بەردی گورچیلۆ زۆربەی زۆری ئەو بەردانەی کە ئێستا بە نەشتەرگەری دەنێرێ بە نەشتەرگەری کرانەوە نیەواتە بە فەتح نییە بەڵکو لە شێوەی پێبینی و نازوڕە لە کۆئەندامی زاوزێەوە دەچینە ناو بۆری میز دەگەینە ناو گورچیلەکان لەوێ بەردەکە دەشکێنرێ و پاشان دێنێتە خوارەوە بێگومان ڕێگەی تریش هەیە دەوەستێتە سەر بڵین قەبارەی بەردەکە زۆر جار هەیە بە بڵین جۆرە شەپۆلێک کە پێوترێش شەپۆلی سەر و دەنگ و ئەو شتانەیە کە لە ناو خەڵکدا بە لێزەر بە ناوبانگە لی دەدرێت چەند جارێک لی دەدرێت پاشانور دەبێت لەگەڵ ئەو خواردنەوەی زۆر دیسانە دێنەوە سەر ئەو بێگومان ئەو ئاوە ینی ئەو ئاو کاریگەر هەیە بۆی بێتە خوارە بێگومان لە کات لە پەخاستن ئەو کەسانی کە ئەو باشە یەکەم هەنگاوی ئێوە وەکو دکتۆر ئەوەیە کە ئاو زیاد بخواتەوە بۆ ئەوی بێتە خوارەوە دواتر بیر لە نەشتەرگەری دەکەنەوە خۆی پێشەوە ئێمە بابینە سەر پێش دروستبوونی بەردەکە ئەگەر ئێمە ئاوێکی باش بخۆینەوە ڕێژەی توشبوونمان بە دروستبوونی بەردی گورچی لە زۆر زۆر کەمە بێتەوە چکە بەردەوام ئەو گورچی لێ خۆی دەشوات بەردەوام لە ڕێگەی ئەو میزۆ خۆی پاک دەکاتەوە کێشەکە چییە مەسەن ئێمە زۆر جار بە نەخۆش دەڵێن پێش نووسن بە نیو سەعات پەرداخێک ئاو خۆرەوە زۆر کەسێ ئەوە ناکات لە ترسی ئەوی لە ناو خەوەکەی هەڵنەستێ بچێتە توالێت ئەسڵەن هەستان جارێک لە کاتی نووسنە زۆر باشە لەبەرەوەی ئەو میزەی کە لە ناو میزەڵدان کۆبەتەوە لێ دەکات کە بەکتریا لە ناوێک گەشە نەکاو نەبێتە هۆی توشبوون بە هاوکردن بەڵام ئاو خواردنەوە بێگومان لە پاش چارەسەرکردنی بەردەکەش خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە هەموو کەسێ ڕەچای بۆچی ئەمە زیاتر لە ڕەگەزی نێر بە دەردەکەوێ وەک لە ڕەگەزی مێ جیاوازیەکی بڵین ئەو تۆ نییە لە بینی بەڵام ڕێژەکە بێگومان هەروەک لە کتێبەکانش باس کراوە لە ڕەگەزی نێر زیاترە بە حکمی کۆمەڵێک فاکتەر باس کراوە ینی تا ئێستا لە 100% نەگوتراوە سەبەبەکە چییە بەڵام یەک لەوانە ڕەگەزی نێر زیاتر معڕەزە لە بۆ وشک بوونەوە لە بەرەوەی ئیلوانی حرەکەی زیاتر بێت کە هەرچەندە حرەکەی زیاتر زۆر جار
ڕێگایکی خۆپارێزیە بۆ دروستبوونی بەردی گورچیلە و زیاتر لەوانەیە بڵین هۆکارەکەی بۆ بگەڕێتەوە کە ڕگەزی نێر زیاتر لە ماوەی کارکردنیە سەرقاڵترە و ئیشەکەی وای لێ دەکات زۆر جار لەوانەیە لە هەڵسو کەوتی ئاو خواردنەوە و کەمتر ئاو بخواتەوە یان لەوانێ ئەو خواردنانی کە ڕگەزی نێر بەشێوەیەکی زیاتر ئەیخوات هۆکار بێ لە بۆ دروست باشە دکتۆر ئەگەر بەردێک هەبوو لە گورچیلەدا ئایا مەترسی بەردی دیکە هەیە لەنێو گورچیلەدا هەبێت؟ زۆربەی ئەو کەسانی کە بەردی یەکەم دروست دەکەن احتیمالی دروستکردنی بەردێکی تریان هەیە بەڵام کۆمەڵێک ڕێوشوێن هەیە بۆی ئەو شتە ڕوونەدا چونکە دروستکردنی بەرد هەندێک جار هۆکاری بۆ ماوەیش تەسیر دەکات زۆر کەسێ ئەوی لە خانەوادەکەی باوکی دایکی بەردیان هەبووە احتیمالی دروستکردنی بەردیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەو کەسێک کە بەردی هەیە و چارەسەر دەکرێت گرنگترین شێت ئەوەیە دوور بکێتەوە لە خوێ بۆی ئەگەر بێ دروست نەبێتەوە دوو وەکو باسمان کرد ڕێژەیەکی باش ئاو بخواتەوە کۆمەڵی خواردن هەیە تیژیە ترشیە بەتایبەت هەروەها خواردنەوەی وەکو خواردنەوە گازیەکانی بیپسی و کۆلا و بڵین داتاشراوەکانی تری ئەوانە وا دەکەن کە ڕێژەیەکی زیاتر ئەو وردیلانە لە ناو میزدا بمێنێتەوە دکتۆر سپاس دەبێ ئێمەش بچین پاشی و بکەین دکتۆر ئەمێ بێکەوە هەستین کۆتای بە بەرنامەکە بێنی فەرست خۆش دکتۆر ئەست سوپاس کە کارانمان کە بەردەوام بەشی یەکەم لەگەڵ بەڵێ دکتۆر هەست وەکو من پێشکەشکارە بەرپرسی دێسکی تەندروستیە لە کوردستان 24 وەروە پێشکەشکاری بەرنامەی ساڕێژە ئەو وەکو من پێشکەشکارە تۆ توانیم شەو کۆتایی بە بەرنامەی پاشی بێنی پاسکۆڤان دوای دەستخۆشی لە سەردەم هاوکارانمان کە بەردەوام بە درێژایی ئەم مانگە لە خزمەت ئێوەدا بوون وە چەند شەوێکی تریشیان ماوە خۆشەویستان تا پاشی ڤیداهاتوو هەموو لایەکتان هەر ساغ و تەندروستن هەر لە خۆشی بێت.